بەهۆی خراپەیدارەدانی وڵات حکوومەتی هەرێم قەیران بە قەیران دەسپێرێت و قەیرانەکانیش بێچارەسەر دەمێننەوە. ماوەی 4 ڕۆژە پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە سۆران بۆتە 6 کاتژمێر. سەرەڕای ئەمەش هەر لە ئیدارەی سربەخۆی سۆران ماوەی 15 ڕۆژە قەیرانی غاز دروست بووە. تا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە. هاوڵاتیان بە ئەستەم غازیان دەست دەکەوێت. بەداخەوە لە وڵاتە قەیران وەکو زنجیرە درامای لێ هاتووە. هەر قەیرانێک تەواو دەبێت چاوەڕی ئەڵقەی دواتری بکەیت. دەمێ قەیرانی ئاوە، دەمێ قەیرانی با بڵێن بەنزینە، دەمێ قەیرانی نەوتە، غازە، کارەبا، ینی هەتەماش هەر شتێک دەکەی. ئێستا نزیکەی مانگێک لە سۆران بۆ هەر شوێنێک دەستی بۆ بڵێ غاز نییە بیگۆڕیەوە، هەتاش لە شەریکەش لە معمەلیش نییە بیگۆڕێەوە. لە سنووری سۆران سیدەکانەوانە کارەبا با بڵێن زۆر خراپ بووە، شەو ڕۆژ با بڵێن چەند سەعاتێک کارەبا هەیە. بەڵێ بێگومان لەو دەڤەرە ئاو و کارەبا و غاز و نەفت و بنزین و ئەو شتانە هەمان گرانن. خەڵکیش بەڕاستی بێتاقەت بوو لەوەی کارەبا کەمە غاز نییە یانە جاروێ بە زەحمەت و دەستەکەویت. ئەمە کە ئەولەویەتی ژیانی مرۆڤەکانە پێویستەکە حکوومەت گرنگی زیاتری پێ بدات و هەروەها من گەشتێکم بۆ خانێک کرد کە کیلۆمەترێک لە ئاجیۆ مەراندورە نەقنینەی غازم دیت، نەبەلمیلی نەفتم دیت، نەبەلمیلی ئاوم دیت کە ئەوشتە زۆر سەرەتاییەکانن. پێویستە کات یانی ئەمە کە کوردین حکوومەتەکەمان کوردیە گرنگی زیاتر بە خەڵکی خۆ بدات بۆەوەی ئەو خەڵکە چیتر ڕوو لە دەرەوەی هەرێمی کوردستان نەکا بە گەنج و پیر و لا و بە تێکرا ئەبینین خەڵک بە لێ شاوەڕات. لەوەتەی بوویتە ئیدارەی سربەخۆ سۆران لە ڕووی غاز و کارەباوە زۆر وێرانە، بە تایبەت کارەبای نیشتیمانی. کارەبای نیشتیمانی ئێستا چەند ڕۆژێکە هەر ئەڵێن پێوەری زیرەکمان بەسووە کارەبا زیادە بێ، کارەبای بە هەدەر ناڕوە. ئیتر لەمە دووە کە کارەبای پێوەری زیرەکیش بەسرا کارەباکە هەر بەتەواوی وێران بوو. ئێستا ئەڵێن خەریکی ئیشکردنی تێدا و دوایی چا بێت و تا ناوەڕاستیمانجە ئەو هەمووی درۆیە. ڕاستی دروست پێ بڵێم هەموو ساڵێک کە وەرزی زستاندادێ کارەبا وێرانە بێ. سەبارەت بە کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا بەڕێوەبەری کارەبای سۆران هۆکارەکەی بۆ کارکردن لە پرۆژەی دووەمی هێڵی 321 کەیڤی سۆران دەگەڕێنێتەوە. دەشڵێت تا ماوەی 5 ڕۆژی تر تەنها 6 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. هۆکاری کەمبوونەوەی کارەبا دەگەڕێتەوە بۆ گەشتکردن لە پرۆژەی دووەمی هێلی 132 کەیڤی سۆران کەەوە ئێستا لەژێر جێبەجێکردندایە. بەشێکی بریتە لە گۆڕینی تەلەکان و بەشی دووەمی بریتە لە ڕاکێشانی تاوەری کارەبا. بەهۆی گۆڕینی سەرچاوی وزەی کارەباوە لە هەولێرەوە بۆ شاری سلێمانی لە ئەنجامی کارکردن بووەتە هۆی کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارەبا تا 5 کاتژمێر 6 کاتژمێر دەدرێت بە هاوبەشانی کارەبا. پاش 5 ڕۆژی داهاتوو باری کارەبا زۆر ئاسایی ئەبێتەوە و کاتژمێرەکانی هەبوونی کارەبا وەکو شوێنەکانی تری لێدێت. دەسەڵاتدارانی هەرێم بەهۆی بە ئاگانەبوونیان لە ژیان و گوزەرانی خەڵک وای لێ هاتووە هەرێمێکی 6 ملیۆن کەسیان پێ ئیدارە نادرێ. تا دێت باج و سەرانە لەسەر خەڵک زیاد دەکەن و سەرچاوەی بژێوی ژیانی هاوڵاتیان وشکتر دەکەن. هەر شتێکیان گران کرد نرخەکەی جێگیر دەکەن و دای نابەزێننەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.